ئێستا نوێە پارە بە کشت و کاڵ و بەرهەمی ناوەخۆی بدە بۆ نمونە بۆ کاریگەر بۆ گەنجان بڕەخسێنی کار بکەن بۆ بەرهەمی ناوەخۆیی حتمی بۆم دەوڵەتەکە یعنی کار بۆ ئەمە دراوسیەکان چامەڵە دراوسیەکان سنوورێک دابخرێ خەیرام کەوتە سەر وڵاتەکەمە ینی ئەمەش وەکو دەوڵەتەکان بەرهەمی ناوەخۆمان هەبێت جل و بەرگ هەموو کالاکە حکوومەتی هەرێمی کورسان لەگەڵ کەرتی تایبەتە وا بکەن شەریکاتی خۆمان هەبێ کۆمپانیای خۆمان هەبێ بۆ ئەوەی هەری کار زیاتر بۆ گەنجان دروست بێت و ئەوانە خەڵکێکی زۆرمان هەیە خاوەن ئەزمونن خاوەن شەهاداتی زۆر باشن بۆچی ئەتیما بکەینە سەر وڵاتانی دیکە یعنی بێنە سەر ئێرەمە گەنجانی زۆر بەتوانەمان هەیە توانن هیچ بکەن لە مەجاری دیزاینە هەموو شتێکە هیوادارم بۆ کابینەی ئەم کابینە تازەیە حکوومەت لەو بوارەیە ئیش بکات. پێتەویە حکوومەت هاریکاری جوتیارە بیدن کو جوتیار وان تشتا بەرهەم بینیدن و عەردێ ما ژێگاوێ شکر بۆ خۆدێ زۆرێ باشە کو نوهات و هەشت یا اینە سەدسادێ بۆ عەردە کو بەرهەمە لێ بچینە جل و بەرگە ئەمشین لێرە درستکەین یعنی سیارە ئەمە دەرڤەتینین تینینە ئێرە ئەمە خۆرن و بەخۆرن دەرڤەت کڕین تینینە ئێرە ئەمە جلکت کڕین دەرڤەتی نێرە سیارێت کڕین مۆتۆرێت کڕین پایسکل یعنی هەموو تشتێک دەرڤەتێتن ئەم بەشین وان تشتا چێڤەکەینەوە یعنی یاتێک چووی دێ چێڤەکەت لێرە سیناعەیە جێ مۆتۆرە جێ پایسکلە جێ جلوبەرگە جێ پێلاوە یعنی ئەم تشتە نابیت پێتەویە ئەم لێرە چێکەین و ئەم خۆ چێکەینەوە شتێک چی زۆر گەنجی ئەم وڵاتی خۆمان هەیە بەهرەمەندن و چەندین شتی بەهرەیان تێدایە تەنانەت پێویستیان بە دەفعێکی مادی بەسیط هەیە تاوەکو بتوانن ئەو شتیان هەیە لە ئامانجیاندایە پێ بگەێنن بۆ خەڵکەیانن ئەو مەشروعە دروست بکەن.